إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي قورتان لبه ميواناني مالي خواه. السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارم لفرودگار لقناح تاواني همولا يكمان خوش ببه، لمردوي همولا يكمان خوش ببه إن شاء الله تعالى. إيمان داراني بريز لو تاري أمرودا باس لو دكين فرمایشتێکی پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم کەوتە بەرچاوم حەزم کرد بە یەکەوە ئەم فەرمایشتە شیرینە بکەینە وتارێک. ئەو فەرمایشتەش باسی ئەوەی ئەکا الزهد في الدنيا یان عن طموح الدنيا. ئەتوانین باسی ئەوە کەین ئینسان چۆن دنیای نەوێت، دویناویستی نەبێ. یعنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ابن عباس ئەیگێڕێتەوە أفرمي رضي الله عنهما لخوي لباوكي قال: خرج رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم يمشي والجبريل معه فصعد على الصفا. يانوتيانا والجبريل ذات يوم والجبريل على الصفا عليه السلام. واتا روجه پیغمبر خوا صلى الله عليه وسلم درچو رويشت برو صفا لوێ لەگەڵ جبریل عليه السلام بەیەکەوە بوون. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی: یا جبریل والذي بعثك بالحق. فەرموویت ئەی جبریل سوێن بەو کەسەی کە تۆی بە حەق ناردووە. ئەم نەفسە خەزی خۆیەتی پێغەمبەری خوا صلى الله عليه ما أمسى آل محمد سفة من دقيق ولا كفى من سويق. فەرمووی ئەی جبریل سوێن بەو کەسەی کە تۆی بە حەق ناردووە لە ماڵی منە و لە ماڵی کەسوکاری منە هیچ شتێک نییە کەوا بیکەین و بیخۆین. واتە باسی حاڵی خۆیەکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ئەمجا لەم کاتەدا دەنگێک هات کە دەنگێک هات پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی: ئەی جبریل ئەو دەنگە تۆ بڵێ قیامەت هەستێ، چکە دەنگی گەورە نیشانەی ئەوەیە، یەکێ لە نیشانەکانی قیامەتە. جبریلیش فەرمووی دەنگێکی گەورە هات لە ئاسمان. جبریلیش فەرمووی: ئەی پێغەمبەری خوا، ئەی محەممەد عليه الصلاة والسلام، بەڵکو ئەوە قیامەت نییە، ولكن ئەمەڕە ئیسرافیل فەنەزەل ئیلەیک. فەرمووی ئەوە خوای گەورە تۆ ئەو قسەت کرد، خودای گەورە گوێی لێبوو. خوای گەورە ئەمری کرد بە ئیسرافیل بچۆ بۆ لای محەممەد عليه الصلاة والسلام. ئیسرافیل هاتووە بەخۆی و هەموو مەلایکەکان پێت ئەڵێن: فقال أن الله سمع ما ذكرت فبعثني. ئیسرافیل فەرمووی ئەوەی کە تۆ وتت ئەی محەممەد خوای گەورە بیستی ومن شنارد بۆ لای تۆ فبعثني إليك بمفاتيح الخزائن الأرض وأمرني. هەرچی کلیلی خەزائینی سەر زەوی هەیە ها پێم، خوای گەورە ئەمری پێکرد هەمووی بەرە بچۆ بەلای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. و پێمی فەرموو ئەمری کرد پێم بە محەممەد بڵێ عليه الصلاة والسلام. فقال بل نبيا ئەتەوێ. فەرمووی ئەگەر ئەتەوێ هەرچی جەوەڵی دنیا هەیە، هەرچی سەر زەویە ئەیکەینە ئاڵتوون و زی و ئەیکەینە خێر بۆ تۆ ئەدەینێ. إن شئت نبيا ملكا وإن شئت نبيا عبدا. ئەی خاتە بەردەمی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. خوای گەورە پێمی وتووە هەموو دنیا بکە ئاڵتوون و زی و تەقدیمی پێغەمبەری خوای بکە، محەممەد بکە عليه الصلاة والسلام. ئەوێتی بیکەمە پێغەمبەرێک بە پاشایەک یان بیکەمە پێغەمبەرێک بەندەیەکی من، با هەڵی بژێرێ کامەی گەرەکە ئەیدەینێ ئێمە. ئەڵێ منش تەماشام کرد، تەماشایەکی جبریلم کرد. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام: إلي جبريل أن تواضع
تەماشای جبریلم کرد، جبریل ئیشارەتی پێدام، پێمی وت بەڵکو بووە پێغەمبەرێک بەڵام بەندەی خوا بە، واتە بووە ئەوەی بەل نەبیەن عەبدەن ثلاث مرات قال النبي عليه الصلاة والسلام. پێغەمبەری خوا سێ جا ئەمەی وت. بە ئیسرافیل وتی بڵێ خودای گەورە من پێغەمبەرێکم بەڵام عەبدێکم، نابمە پێغەمبەرێک و پاشایەک. واتە ئەوەی هێناوتە نامەوێ. ئیمانداران، مەبەستم چییە لەیرەدا؟ ئەم فەرمایشتە شیرینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دنیا مانای ئەوە نییە تۆ لە دنیا بژی هەموو خۆشی، هەموو بەختەوەری، هەموو پارە و پولی دنیا لای تۆ بێ. ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەوە پێغەمبەرانە چۆن ژیاون. چونکە ئینسانی مسلمان، ئینسانی دیندار ئەم دنیایە کاتیە، بتبێ هەر کاتیە، نەدبێ هەر کاتیە و دەڕوا. چونکە ئینسان ئەگەر بوێتی حیسابەکەی قورسترە هەتا کەسێ نەبێتی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی پەسەند کرد و ئەمەیشی وەرگرت. حەدیسەکەش بە دەرەجەی حەسەن هاتووە. دایکە عایشە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی عایشە، ئەگەر بمەوێ هەرچی جەوەڵی دنیادا بە ئاڵتون، ئەگەر بمەوێ هەمووی بە ئەندازەی کەعبە ماڵی خوا خشتەکانی هەمووی دانە بەدانە، خوای پەروەردگار سەلامی لێ کردوم و پێم شیوتووە ئەتەوێ بە ئەندازەی ئەو ماڵەی خوایە بدەینێ، بە ئەندازەی سەر زەوی بدەینێ بە ئاڵتون، بە زی و بە هەموو شتێک، واتا بتکەینە پاشایەکی سەر زەوی دنیا، هیچ کەسێ ئەوەنەی تۆی نەبێ لە دنیادا. بەڵام ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ئەوەم نەویست، بەڵکو ئەوەم هەڵبژارد کە پێغەمبەرێک بم بەڵام عەبدێک بم. ئەو پێغەمبەرەی فەکانە بعد ذلك لا یەأکل متەکیان، واتە پێغەمبەری خوا قەت پرزگی خۆی نانی نەخواردووە، یعنی ئیسراحەتی نەکردووە. ئیمانداران، پێغەمبەری خوا صلی الله عليه وەک پاشا نەژیاوە لە دنیادا. ئەوەی ڕێبازی پێغەمبەر هەڵبژێرێ، ئەوەی لەسەر ئەو ئیسلامە پیرۆزە بڕوا هەتا ڕۆژی قیامەت لە دنیادا ناتوانێت بە ئیسراحەت بحەسێتەوە. چونکە دنیا داری ئەوە نییە، دارولئیمتیحانە، داری ئەوە نییە ئیسراحەتی تیا بکەن، بەڵکو دارولعەمەلە، کردارە، بەڵام پاداش لە قیامەتا وەردەگری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو سەحابە دانیشتوون نانیان نەخوارد. ئەفەرمێ پێغەمبەری خوا سەحابەکان زۆر بوون، هاچیتە مەجلیسێکەوە قەڵەباڵغە، شوێنەکە تەنگە، تەشبیه نەبێ. ئەسحاب و یاوەران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شێوازێ دانیشتە بوو، سەحابەکانی تر بە شێوازێکی تر. ئەو شێوازەی پێغەمبەری خوا دانیشتە بوو صلی الله عليه وسلم خۆمان پێڵێن چوارمشقی نەبوو، یعنی هەردوو ڕانی نەکردووە دانیشێ. سەحابەکان وا دانیشتون، بەڵام لەسەر چنجک دانیشت و کابرایەک پێی وت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تو ئاوا دانیشی، ئاوا نانەخۆی؟ فەرمووی ئەکل کەما یەکلون العەبد، و فەرمی ئەجلس کەما یەجلسون العەبد. عەبد یعنی بەندە، بەندەی خوا. عەبد مانای بەوە نییە تەفسیری بکەین خوانەکە بەکۆیلە، یعنی نانێکە خۆم وەک مرۆڤەکانی تر، دانیشتنێکە کەم وەک دانیشتنەکانی مرۆڤەکانی تر. خۆمی گیا ناکەمەوە بڵێم من پێغەمبەر و خەڵکانی تر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە ڕەفتاری بووە و ئەمە داواکەیشیوە کە دایانێ پێی داوای هەرچی بکردایان دای پێی. چونکە ئەبێ لە دنیادا ئینسانی مسلمان بە تایبەتی عەقیدە و دین و باوەڕی نەدۆڕێنێ بۆ هیچ شتێک لەسەر دنیادا. چونکە ئەگەر دۆڕاندی بەو خوایە لە دنیادا ماڵی دەڕمێوە لە قیامەتشدا. چونکە ئینسان لە دنیادا بەس دینی سەلامەت بێ، چونکە ماڵی دنیا ئەڕواو دێتەوە، هەرچی شتێک لە دنیاداڵی ئەڕواو دێتەوە، بەڵام دین ڕۆیشت زۆر خەتەرە بگەڕێتەوە. ئەو کاتە لە دنیادا کەسێک ئەبی زۆر خراپ لە دیوانی خوا و لە قیامەتشدا کەسێک ئەبی
هیچ کار و کردارت نییە وە کەسی خراپە بی. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوای لە تەپاڕۆیمان کەیتە کەسێک بە دوای ڕزقی حەڵاڵە بگەڕێین، بمان کەیتە کەسێک ماڵەکانمان لە حرام دوور کەیتەوە، بمان کەیتە کەسێک ئەو ڕزق و ڕۆزیەی ئەیدەی پێمان خوایە ئەوە نەبێ بوغرا نەبین. یا ڕەبی خوایە هەر شتێ حەڵاڵە بیکەیتە نەسیبمان، هەرچی حرامە خوایە لە ڕێگامان لای دەی، هەر شتێک ئەیدەی پێمانە خوایە دینەکەمان پێی کەم ئەکاو یان ئەبێتە مایی لە ناوچوونی دینەکەمان خوایە دووری کەی لێمان. یا ڕەبی هەر شتێک لە دنیادا ئەیدەی پێمان بۆ سەلامەتی دینەکەمان خوای گەورە بیکەیتە نەسیبمان. یا ڕەبی ڕەحم بە مولایەکمان بکەی، عاقبەت خێرمان بکەی، لەشمان ساغ بکەی، ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی، ڕەحم بە گەنجەکانمان بکەی، ڕەحم بە وڵاتمان بکەی، ڕەحم بە هەموو لایەکمان بکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. اللهم آمين والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب. أما بعد إيمان داراني بريز شتێکی حەزەکەم لە ڕووی جەنابتانە باسی کەم ئەو شەوەی مەسەلەی وتاری هەینی زۆر جار ئەچین بۆ مزگەوتێکی تر وتارەکە زوو تەواو دەبێت، دەچینە مزگەوتێکی تر وتارەکە کورت تەواو دەبێت. ئیماندارانی بەڕێز ئەم شوێنەی من ڕاوەستاوم ئەمە ئەمانەتە، چونکە ئەگەر من کەمتر خەمی لەم شوێنە بکەم سبەینێ خوای گەورە حەسەحاب و کتابێکی تایبەت لەگەڵ منە ئەکا و تایبەت لەگەڵ ئەو کەسانەی کە لە مینبەری پێغەمبەری خوا ڕائاوەستن صلی الله علیه وسلم. مزگەوتی وایە چارەکێکی ئەمێنێ بۆ نوێژینی مەڕۆبانگ ئەدا خوتبە ئەدا، چارەکێ لە دەکەم ئەمڕۆ مزگەوت لەم شارە من لە ماڵا بوومە دەی گەرەکە لە 11:05 و بەسەر شەوە بانگ ئەدا خوتبەی داوە. چارەکێ بڵێ ئێمە وتار ئەدا چۆن پێشی من و تۆ تەواوی ناکە؟ ئەتەوێ من و ئەو بکەیتە قیاسی یەک؟ نابێ. بەچی شەرعێت و بانگ پێشەخەی بە چارەکێ، خوتبە پێشەخەی بە چارەکێ، بەس بۆ ئەوەی بێژن تو وتارەکەت کورتە؟ ئەمە بەڕاستی ئەمە خیانەتە لە ئەمانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. منش ئەتوانم وتارەکە بە 5 دقە بیخەمەڕێ و بڕۆ خوا حافیز و گشتی بێژێ دەست خۆش بێ و مامۆستا زوو تەواوت کرد. ئەی ناوێ من حەقی ئەو مینبەرە بدەم؟ ئەی لای خوا چی بێژم من؟ ئەی توتەی بۆ لای من جمعەیەک ناوێ شتێ لە من ئیسفادە بکەی؟ ها پەلە پەلە بە 5 دقە بۆ تەواوکەم و بڕۆ هیچیش حاڵی نەبی. شخصی وایە چێتە وتاری ئەو مامۆستا بەڕێزانەوە، دوای دێنەوە دەرەوە پێی بڵێ چی وتێژە نازانم. ئەی چی فێر بووی؟ یعنی بەس پەلی تیا بکەین ئێمە زوو تەواو بێ؟ ئەو منە وتارەکە زووی تەواوم کرد. بەڵام ئەم وتارە لەگەڵ وتارەکانی ترا تۆت لە یەکی دەرەوە مقارنەیە کە بزان چەنە ئیسفادە دەکەی. چی تێگەیشتی؟ ئەی تۆ ناوێت لە هەفتەیەکە کە ژیان هەمووی هەزاران شت ڕوەدا و لە دینی ئیسلامدا ئێمە هەمووی کۆ ئەەکەینەوە ناکرێ ئێمە چارێکی قسە بکەین 20 دقە؟ من ئەچمە سەر مینبەر خۆم قیاسی خۆم وا داناوە نیم سەعاتە، ئەوەی سەتە جیلەکە لای من هەوڵە دەم بە نوێژ و بە هەمووی بە نیم سەعات تەواوی کەم. 12 ئەچمە سەر مینبەرەوە سەعاتەکە بەرامبەرمە، هەوڵە دەم لە 12:30 بازە جارە چێتە 35 دقەش لەوەی زیاترش بڕات، بەس زۆر جار شەیەکەم. بەس ئێمە باوا نەبین، ئەمە بۆیە باسێکم بۆ جەنابتان، ئەمە ئەمانەتە کە من ڕاوەستاوم، ئەبێ حەقی ئەمانەت بدەم. حەقی ئەمانەت ئەوەیە نە زۆر درێژی یەکەمەوە بۆ خۆم، من وا فێر بوومە ئەو مامۆستا بەڕێزانەی فێری کوردوم کە وتار بدەم، نە زۆر درێژ یەکەم نە زۆر کورتش، جارجارش کورتێکەمەوە لەگەڵ کورتامش خۆم، من خۆم لەگەڵ وتاری کورتام قەت لەگەڵ نوێژی درێژە قەت نیم. من ئەوەی کە نوێژی کردیە لە پشت منەوە زانێ نوێژم قەت درێژ ناکەمەوە بۆ خۆم شخصی ئیمامەتی بکەم. وتارش هەوڵە دەم کورد بێ، حەدی وەسەط ئەدنا بێ، نە زۆر درێژ نە زۆر کورد. بەڵام ئەوە بزانن ئیمانداران منش ئەتوانم چارێکێ بە لە بانگ بدەم، وتارەکەش 20 دقە بێ، 25 دقە بێ، تۆ وا حەز بکەی 10 دقە بێ، تو وا حەسەکەی 10 دقە بێ. حەزەکەی ئەم جومعە من لە دەکەم بانگە دەم تێمە سەر مینبەر 20 دقەش وتارە دەم، لە 12 و 10 دقە چارەکەش تۆ دەرەچی ئەڵێی مامۆستا زوو تەواوی کرد، من 20 دقە قسەم کردو تو ئاگات لە خۆت نییە. ئیمانداران ئەبێ مینبەر و میحرابی پێغەمبەر گاڵتە نییە، شتی ئاسان نییە، نوێژی جومعە شتی ئاسان نییە. ئەم جومعەیە ئێستا ئەگەر ئەم جومعەیە تەواو نەبێت چەند نەفرن ئێوە هەمووتان؟ ئەگە 300 نەفەر بن، خوای گەورە لە قیامەتە 300 جومعە لە من ئەگرێتەوە، 300 جومعەم لێ سێنێتەوە ئیداتە دانە دانەی ئێوە، چونکە من سەبەبم، من گونەحبارم،
چۆنە بێ نوێژی نیمەڕۆ بە لە کاتی بانگ بکەی چۆنە بێشتی واکوایە ئەی ئەم جومعەیە لە کاتی نیمەڕۆوان نییە بەڵێ ئەی بۆ نیمەڕۆ ناتوانانی دەقەیە زیاتر دوێنێ پێرێ هەتاف دەکەیتە زوو بانگ دەی ئێستا خێرە چارێکێ بە لە بانگی نیمەڕۆ بانگ ئەدەی خێرە لەکوێ هێنات ئەمە لەکوایە ئەو ماڵەی خوایە ڕۆیتانە جومعەکان و ڕۆژەکانی تر بانگی نیمەڕۆ هەر یەک بانگ نییە هەر لە یەک کاتە نادرێت تو بێژی ئێمە زانا و عالەمتر بین لەوان هەموو وڵاتەکانی ترش تەماشای بکە هەمووی بۆیە من ئەمە تەوزیحەکە ئیدەم بۆ ئێوە بۆی بزانن ئیمانداران ئێمە لە کاتی خۆیان بانگ ئەدەین دەقەیە 2 دقە ئێستا دووەم بانگ مامۆستا دایەتی لای من سەعاتەکە خۆم سێرم کردووە ئەگە هەڵە نەبم 12 و 2 دقە بووە خۆی لە 5 دقە بانگ ئەدا یعنی دقەیە 2 دقە فەرقەکە یان پێش یان پێش وتومە مامۆستا یەکەم بانگ 10 دقەی ما بۆ بانگی ئەسلی نیمەڕۆ بیدەن یەکەم بانگ شکر بۆ خامزگەوتەکانتر یەکەم بانگش نادا هەر بانگ ئەدا و ڕەچە سەسم مینبەر و دەی 5 دقە و 10 دقە قسەکە و لەولاوە تێتە خوارەوە و تەواوش ئیتر وای لێ هاتۆ جومعەکەش ئێوەش ئەوە بێتاقەتن تێن بۆ جومعە بەعدە جارە چینە سەر مینبەر دەمچاوی کۆمەڵی موسڵمانە بینی تاقەتت نییە وتار بدەی چکە بۆ بێزارە هەر بێزاری لە دەمچاوە دیارە ئیماندارانی خۆشەویست ئەمە مانای ئەوە نییە من بڵێم وتار کورت نەکەینەوە نا لەگەڵ وتار کورتە بەڵام ئێمە شتێ نەکەین و بەنێ وتار کورتی و زیوتان خەینە ڕێ حەق و ئەدای واجبی خوا نەدەین هەم من و هەم ئێوەش عیبادەتەکەمان لە جومعە قبوڵ نەبێ وەڵڵاهی غەمی ئەوە زیاتر هیچ نییە لای من چونکە من ئەزانم ئەمە شوێنێکە دوای محاسبەی لەسرە هەم بۆ من هەم بۆ ئێوەش خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە جومعەکانمان قبوڵ بکە خوای گەورە بێتە مای خێر بۆ هەموو لایەکمان